چینە کەنیسەک هەروە پرسیمان وتمان جێ یەک قەبری بەچەندە قەبری مەهەستی هایدا وەکو باسمان کرد لەوێندەرە مەهەستیش دیارە لە ژۆرەیە گوتی بە 22,000 دلاری ئەحمەد حەمید ئەمزادی چیەوە دەرێ شایە نازانەگە شابیتن ئەوانەی دیواری تەمەشا دەکەین ئەوانە جێیان نییە بنێژرێن چکە گرانە تەسەوەری وەی دەکەم ئەوە بەلای کەمی 5 دەفتەر دۆلاری پێچوێ بەلای کەمی ئەو قەبرە گسکەیە. سڵاو قەرارە لە ئێستاوە بچینە LA لەوێش لە بۆ سان فرانسیسکۆ هەوڵ دەدەم ڤیددیۆیەکی لە ڕێگای دروستکەم و شوێنانە پیشان دەمکەوە شوێنی خۆشن و سیاحینە لەگەڵمانە. لە کاتژمێری 8 بەیانیەوە لە ساندیاگۆ بەڕێکەوتین بۆ لۆس ئەنجلس کە دووری نێوانیان 2 کاتژمێر دەبێ لەوێشەوە بۆ سان فرانسیسکۆ کە نزیکەی 7 کاتژمێری تر بە لێخوڕینی ئۆتۆمبیل. لە ڕێگەی نێوان لۆس ئەنجلس و سان فرانسیسکۆ هەردوو لای شەقامەکانە بە باخچە و بێستان داپۆشرابوون هەر بۆیەش کالیفۆرنیا بە سەبەتەینانی هەموو ئەمریکا ناوبانجی دەرکردیە لە بەربوونی زۆری میوە و سەوزا لە ویلایەتە. بەمەش ئەم ویلایەتە لە دوای ساڵانی 1970ەکانەوە زیاتر گرنگی داوە بە کشت و کاڵ هەر بۆیەش بۆ ئەوەی جۆری میوە و سەوزەکەی تێک نەچێ بە هاتنی تۆی دەرەچ بە نزیکەی 16 خاڵی پشکنینی کشتتوکاڵی هەیە بە درێژایی سنووری کالیفۆرنیا لەگەڵ هەر یەک لە ویلایەتەکانی ئۆریگن و نێڤادا و ئەریزۆنا. دوای گەڕانێکی زۆر توانیمانە و گۆڕستانە بدۆزینەوە کە ناوی وێست‌وود ڤیلێج میمۆریەل پارک سێمتریە کە گۆڕی هەردوو گۆرانی بێژی بەناوبانجی ئیرانی هایدە و مەهەستی خوشک لەم گۆڕستانەدا نێژراون کە دەکەوێتە بەشی ڕۆژاوای شاری لۆس ئەنجلس. ئەوە گەیشتمە قەبرستانی لە دوو ئەوەی دەگەڕێم لە LA قەبری هایدە و مەهەستی دەبی بگەڕێم زام لە چێندەدا هەر خۆشە ئەو ڕێزێ هەموو یارە ئیرانیەکانن ئەو یەکە چەند ناوی ڕەزا شەجەریان شەکەرچیان بە ڕەزا شەجەریان شەجەریان خۆمە ئەوە قەبری هایدەیە لێرە لە پشتم تەمەشایکێم زانین. قەبری مەهەستی هایدا و باسمان کردن لەرە
مەهەستیش دیارە لە ژۆرەیە زانین قەبرەکەی مەهەستی لێرەیە خەڵستانە هەمووی پێدەزیێ لە قەبرستانە چینەوە عەما VIP بیتن خەجیلا قەبرستانێنەوە خۆش و جوان نییە ئەوانە هەمووی قەبرستانی ئیرانیانە ئەمیر مەسعودی چێە نازانم ئێستا ئەو قەبرانە چنە بیتن 56,000 دۆلاری تێچوو هەر قەبری قەبر زۆر زۆر گرانە لێرە لە ساندیاگۆی قەبرستان هەبوو چینە کەنیسەک هەروە پرسیمان وتمان جێ یەک قەبری بە چەندە گوتی بە 22,000 دۆلاری کە دەکاتە 2 دەفتەر و قسوور یان ئێرە چە ئەوە ئێرە قەبرستانەکانی جوانن هاي excuse me thank you أحمد حميد ئەمزادی کتێوە دەرێ شایە نازانم ئەگەر شا بیتن بەڵام شکلی بە شای دەچیتن ئەگەر شاش بیتن ئەوە تا مەهەستی ئەوە مەهەستیە خوشکەکەی هایدای ئەوە دیارە ئەوڕۆکە بێردەی بوو یعنی 16 مانجی 11 لەدایک بووە لە 46 لە 2007 مردیە ئەوەش مەهەستی ئەوە دیارە قەبرەکانی ئێرە هەمویان هەرێکە و هەموو کەسی بەناوبانگن پێدەچێەوە قەبری شایبی بە شای دەچیت سەور ناکەم ناوڵە مۆسیقارە شای چی گلهای باغچه پیش چشمم وای چه بیرنگه گل توی گلدون باز دوباره داره میمیره راه نفس رو بغض بیداده تو میگیره روزی به چشم تو من بهترین بودم عاشق ترین بودی عاشق ترین بودم ئەوانەیە ڕاستە ئەوانە دەبینن هەمویان لە دیوارینە ئەوانە جیان نەبووە بنێژرێن چکە زۆر گرانە ئەوانەی دیواری تەمەشا دەکەین ئەوانە جیان نییە بنێژرێن چکە گرانە تەسەوەری وەی دەکەم ئەوە بەلای کەمی 5 دەفتەر دۆلاری تێچوێنە بەلای کەمی ئەو قەبرە گسکەیە بەڵام ئەوانی بە دیواریەیە ئەوە بە 250 دۆلاری قەمەیتەکەی دەسووتێنن ئیتر چەنگە ئەوەندا ئەوچی دەرەنەوە چەنگە خۆڵەمێشە دەرێکاکە ئەوە باکتە ئەوە دایکتە بزانە چی نادنی لێر لە ناو دیواریدا دەنێن و ناوەکەی لەسەر دادنێن ئەوە على ئەساس قەبریتیان هەروەکو وەبزانم فیدل کاسترۆشیان وهالێکی دێ لە کوبا تەماشای تەسویرانە بکەین شاوانە هەموو قەبری ئەوانە کە بە دیواری سەر و بن هاتین على سازم گوتیان لەسەر قەبرەکەی دانا یەک تەلە ئەویان دانا چەند سکوپیە بە قەت پەنجەکەم برادەرەی پشتم خۆسم
گوڵی لەسەر قەبرەکان دەبێنێ یەک تاڵە گولی بچووک لەسەر گولیانە بەقەت دیکەش قاتچە ئەو برادەرەش جێیان لۆ کردی کارسی جۆن نازانم چێ ئەو مادەم جێی تایبەتی هەیە و جێی دانیشتنی هەیە تەسەووری بە دەکەم لە فۆقی 12 دەفتەر دۆلاری بەس ئەوەندەیان پێفرۆشتنی تمام دنیا یک طرف تو یک طرف عزیزم عزیزم تمام خوبا یک طرف تو یک طرف عزیزم هەنێکە گوڵە چەندانەیە بەقەت دیکەش قاکەچ پیوسته مهرت به دل نشسته حالا جونم به جونت بسته عزیزم طلسم ئەو حالیان ئەو عایلەکن هاتینە ئەو قەبری دەدێژە ئەساسەوەتا نەمێرا لە پێشیان تەسویر بکەم نەوەکوتیان ناخۆزیەوەتە دیوارێکیان لەکەم کردیا هەزە تەماشام کرد خۆدیە چێندانەوە بەقەت خۆدێشی دینیەوەی قەدیم دەبوو ئەوە کاشێکی بە دیواری بەدەنێ و تاو کاکەوە مێتەکەنمان مێتەکەین بۆمان ناشت عایلە هاتینە هەڵەساس تەشەی جەنازەی دەکەم وڵاتەوە هەیە هەر بە زیندێتی دەرکوژێتنەوەدا ئیش پێ دەکە و بە مردێتیش دوومەتە حەز نەیەکردنێ بنێژنێ